ساڵ و نیوێک لەمەوبەر ئەم کەمپە و ژمارەیەشی تر لە باکووری عێراق ئاوادان کرانەوە. ئەو دەم خەڵکەکە لە دەست ملیتانەکانی دەوڵەتی ئیسلامی ڕایاندەکرد و کاتی شەڕی هێزەکانی عێراقی و هاوپەیمانان بوو بۆ گرتنەوەی خاچی ژێردەسەڵاتی داعش. ژیان لەو جۆرە کەمپانە زۆر سەختە و سەرچاوەکانیش هەروادێ لە کەمی دەدەن بە قسەی کارمەندانی فریاگوزاری. خەڵکەکە زۆر زیاتر لەوەی ئێمە چاوەڕوانمان دەکرد لێرە مانەوە. لە سەرەتا ڕێکخراوە حکوومیەکان پێویستیەکانی خەڵکیان بە باشی دابین دەکرد، بەڵام ئێستا پێویستیەکان دابین ناکرێت. زیاتر لە 3 ملیۆن کەس هێشتاش لە ناو وڵات ئاوارن. زۆربەیان خانوویان لێوێران کراوە، گەڕەکەکانیان چۆل کراون و بەردەوامی تونند و تیژی کارێکی وای کردووە هەر جارێ و لە شوێنێک بگیرسێنەوە. هیچ ئیش و کار لە گێڕەکەکانماندا نییە، هیچ خزمەت گوزاریەک نییە، جا بۆیە هێشتاش خەڵکێکی ڕوو لە کەمپەکان دەکەن. هاوینە و گەرمایەکی زۆرە و لە هەمان دەم تادێ ئاویش کەمتر دەست دەکەوێت. بەڵام بە پێچەوانەی زۆر لە کەمپەکانی هاوشێوە لێرە منداڵەکان دەتوانن شوورە و تەلبەندەکان بچڕێنن خۆ بگەێنە ڕووبارێکی نزیک گوێ و مەلە بکەن. کارمەندانی فریاگوزاری دەڵێن بەردەوام شوورە و تەلبەندەکە چاک دەکەنەوە، بەڵام لەوە زیاتر شتێک ناکەن منداڵەکان لە تاکە دڵخۆشیان بێبەش بکەن.